براندەکەی ئێمە ناوی ئەڤین خەلیفەیە، هەر بە ناوی خۆمەوە و بزنسەکەی ئێمە بۆ ماوەیە لە پورە گەورەکانمانەوە بۆ دایکم و هەروەها بۆ من. ئێستا بە کوالیتی زۆر بەرز بە تەکنیک و دیزاینی سەردەمیانە، جلی مناسەبات، جلی ڕۆژانە بۆ نەتایبەتەکان، گەلەبیا، بووک بۆ هەموو هەرێمی کوردستان و عێراق و ئیمارات دروست دەکەین. بازاری ئیمارات بەڕاستی بازارێکی ڕکابەرێتێکی بە قووەت هەیە لەو بازارەیە، لەبەرەوە ئەبێ زۆر جیاواز بیت. بەڵام بە خۆشحاڵیەوە تا ئێستا ئێمە لە چەندین شۆبکە داواکاریمان پێشکەش کردووە، زۆر بە دڵخۆشیەوە یان بەرەو ڕووی کۆلێکشنەکان لەبەرەوەی ئەزانەکە هەمووی جیاوازەیەکی تەواوی تایە، ئەڵێن ئەمە هەمووی کۆلێکشنی کوتورە، ئیشی دەستە، تەرکیزێکی تەواوی تیاکراوە، ئەمە جیاوازێکی باشی دروست کردووە لە بازاڕەکەیە. پێشتر چەندین جار بە وڵاتانی دەرەوە ئەوروپا و وڵاتانی دراوسێ بەرهەمەکانمان ناردووە بە تاک و بەکۆ، بەڵام ئەمەی ئیمارات بۆیە زیاتر جەختی لێ ئەەکەمەوە لەبەرەوە ئەمە لە توانا و کاپاسیتیەکی گەورەیە. من خۆم لە سلێمانی لە هەرێمی کوردستان کارگەم هەیە و بەرهەمەکان لێرە دروست دەکەین، بەڵام کاتێک کە وەرزەکە بزی ئەبێت، وەرزەکە وەرزێکی پڕکار دەبێت، ناچارم بچم لە وڵاتی ئیمارات کارگەیەک بگرم بۆ ماوەی مانگێک بە هەموو ستافەکەیەوە، بە هەموو مەشینەکانیەوە، مەکائینەکانیەوە. ئەمساڵ لە مانگی 12ە زۆر ئەبووە بە سەریعی 500 پارچەی ئیشی دەستی وردەکاری بماخساتە ناو بازاڕەکانەوە. لەبەر ئەوە لێرە توانیمان 230 پارچەی بەرهەمبێنین، لەوێش توانیمان باقەکەی تەواو بکەین. طبعاً ئێمە لە ئەڤین خەلیفە تەنها دیزاینی ئازی و جلوبەرگەکان ناکەین، دیزاینی قوماشیش هەندێک جار خۆمان ئەیکەین، تۆکمەیی و تێکسچە و کوالیتیش قوماشەکەش خۆمان هەڵێ بژێرین. چەندین کارگە هەیە لە دەرەوە بۆمان دروست دەکەن و بە پێی دیزاینەکان شەیپ و فۆرمی قوماشەکان خۆیان بۆمان دروست دەکەن. لە زمنی ئەو بەرنامەیە کە حکوومەتی هەرێمی کوردستان دایڕشتووە کە هەرێمەکە ئەتیماد نەخاتە سەر نەوت و غاز و ریڵ ئستیت تەنها، بۆیە پلانێکیان داڕشتووە لەسەر ئەوەی کە بەرهەمە کشت و کاڵەکان بنێرێتە دەرەوەکو سێ و هەنار و هەنگوین. پێشنیازی من ئەوەیە کە ئەم پرۆجێکتە، ئەم بەرنامەیە فراوانتر بکرێت بۆ چەندین بەرهەمی تر. لە ڕوویەکی ترەوە، لە گۆشەیەکی ترەوە ئەکرێ حکوومەت و سەرمایەداران هەماهەنگیان هەبێ بۆی چەندین کارگە دروست بکەن لە هەرێمی کوردستان. زۆرترین ئەرزی باشمان هەیە ئێمە لێرە، خەڵکانی داهێنەرمان هەیە بەراورد بە زۆرینەی وڵاتەکانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست و دەستی کاریش هەرزانترە، لەبەرەوە ئەکرێ هەرێمی کوردستان بکرێ بە ناوەندێک بۆ براندە گەورەکانی شەرقی ئەوسەد. هەر نمونەیەکی زەق و زیندوو چەندین دیزاینەر لە وڵاتی ئیمارات کە بەرهەمەکانی ئێمەیان بینی حەزیان کرد ئێمە بەرهەمەکانیان بۆ دروستکەین لە هەرێمی کوردستان و بۆیان بنێرینە دەرەوە بە حکمی ئەوەی تێچووی کەمە بۆ ئەوان و بە حکمی ئەوەی کە کواڵیتەکەی لە ئاستێکی بەرزدایە. ڕاستە ئەمەی ئێمە ئەیکەین بزنسێکە لە هەرێمی کوردستان، هەلی کاری بۆ چەندین خەڵک ڕەخسانووە، بەڵام ئەوەشمان بێ نەچێکە هەناردە هاوردەکردن پەیوەندی بینی دوو وڵات گەشە پێ ئاپێندی ئابووری و سیاسەکان بە قووەتر ئەکات.